خی گەورە میهرەبان لە قورئانی پیرۆزدا باسی کۆمەڵێک گەنجمان بۆ دەکات. ژیانی خواناسان بەڕاستی پڕە لە دەرز و عیبرەت و ئامۆژگاری. بۆیە بە گەنجەکان دەڵێم گوێ بگرن لە بەسەرهاتی ئەو گەنجانەی کە هاوشێوەی ئێوە بوون لە تەمەندا، بەس لە تەمەندا هاوشێوەی ئێوە بوون، هاوتەمەنی ئێوە بوون، هاوتەمەنی ئەو گەنجانە بوون کە پانتۆڵی دڕاو دەکەنە پێیان، هاوتەمەنی ئەو گەنجانن کە ملوانکە دەکەنە ملیان، هاوتەمەنی هەندێ لەو گەنجانن کە گوارە دەکەنە گوێیان، هاوتەمەنی ئەو گەنجانە بوون کە ڕێگای خۆیان بەرداوە، بەڵام کۆمەڵە گەنجێکی ئیماندار بوون. ئەوانیش هاوڵانی ئەشکەوتن، ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێت. بەڕاستی لە ژیانی ئەواندا کۆمەڵێک دەرز و عیبرەت و ئامۆژگاری وەردەگرین. نامانەوێت بەسەرهاتەکە بە تەواوەتی باسکەین، بەڵام چەند خاڵێکی لێ باس دەکەین کە بزانین ئەوان چۆن بوونە، هەدەف و ئامانجیان چی بووە. بەڵێ کاتێکە لەبەر دینەکەی خوا، لەبەر بانگەوازەکەی خوا تووشی ناخۆشی و ناڕەحەتی دەبن، بانگەواز دەکەن، ئەیانەوێ ئەو خەڵکە خوا بناسێ. بۆیە إذ أوى الفتية إلى الكهف فقالوا ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ئەو بڕۆشتن بۆ ئەشکەوت. ئەم بەڕێزانە دوعایەکی زۆر مبارەکیان کرد. خوای گەورە میهرەبان ئەو ئەشکەوتەی کە پڕە لە ترس، ئەشکەوت شوێنێکی ترسناکە، شوێنێکی تاریکە، بۆی کردن بە شوێنێکی ئەمان، شوێنێکی هێمن و ئارام، چونکە دوعایەکی زۆر مبارەکیان کرد، چونکە دەعوە و بانگەوازێکی مبارەکیان کرد. کاتێکە ڕۆشتن إذ أوى الفتية إلى الكهف، ئەوان کۆمەڵە فتیەیەک بوون، گەنج بوون، گەنج بە تەمەن نەبوون. ئەوان ڕۆشتن دوعایان کرد، وتیان با بڕۆین بۆ ئەو ئەشکەوتە، وازیان لە دەسەڵات هێنا، وازیان لە پارە و پول هێنا، وازیان لە کۆشک و تەلار هێنا، وازیان لە خۆشیەکانی دنیا هێنا و ئەشکەوتێکیان هەڵبژات تێیدا بژین، بەڵام بۆ خوا بژین. ربنا آتنا من لدنك رحمة، خوا ئەگەن ڕەحمەتی خۆت بڕژێنە بەسەرمانە، بەڵێ وهيئ لنا من أمرنا رشدا، کام شتەی باشە خوای گیان خۆت عالم و زانای ئەومان بۆ ئاسان کە. بێگومان خوای گەورە هەموو کارێکی بۆ ئاسان کردن، ئەمە ئەو پەڕی کەرامەتە، ئەمە کەرامەتە، نەکەوی قاچ و دەست خەڵماچکەی، نەکەوی سەجدە بۆ خەڵک بەری، ئەمە کەرامەتە. ئێمە باوەڕم بە کەرامەتی پیاوچاکەیە، بەڵام باوەڕمان بە شیرک و بە کوفر نییە. باوەڕمان بەوە نییە خەڵکی عەبدایەتی بۆ بەندە بکات، عەبدایەتی بەس بۆ خوا دەکرێت. بەڵام تەماشاکە ئەوان خوای گەورە ئەو ئەشکەوتەی بۆ کردنە شوێنێکی هێمن و ئارام. بۆیە کاتێککە تۆ دوعا دەکەی، خۆت مەشغوڵ مەکە بەوە کە خوای گەورە چۆن ڕێگاکانت بۆ ئاسان دەکات. کاتێککە دوعا دەکەی، خۆت بۆ سەرقاڵ مەکە، ئەبێ خوا چین بۆ هەڵبژێرێ، دڵنیا بەخوا لە تۆ عالەمتر و زاناترە، کام شتەی باش بێ بۆت هەڵبژێرێ، بەڵێ بەس گرنگ ئەوەیە لە خوا بپاڕێیتەوە. خۆ ئەم ئەسحاب الکافە بە خەیاڵیاندا نەهات کە ڕزگاربوونی ئەوان، سەربەرزی ئەوان، براوەیی ئەوان بە خەوێک دەست پێیەکات کە 300 ساڵ زیاتری خایاند. ئەوان بۆ بە خەیاڵیان نەهات خوای گەورە 300 ساڵ زیاتر بیان خەوێنێ. بۆیە تۆ نازانی خوای گەورە چۆن دەرگای خێرت دێکاتەوە، لە چی ڕێگایەکەوە خوای گەورە کارت بۆ ئاسانەکە. بۆیە تۆش لە هەموو تنگانەیەکدا، لە هەموو کاتێکا ڕووبکەرە خوا. ئینسان ئەگەر بۆ خوا ژیە، ئابۆ شێوەیە دەبێت ئەوان ئەشکەوتێکیان هەڵبژار بەسەر هەموو دنیادا. پێغەمبەر یوسف سەلامی خوای بەسەر بێ فەرمووی ربی السجن أحب إلي مما يدعونني إليه، خوای گیان سجنم پێخۆشتر لەوەی زینا و بەدڕەوشتی بکەم، سجنەکەم پێخۆشترە، کۆت و زنجیر بم لەوە پێم خۆشترە زینا بکەم بەدڕەوشتی بکەم. ئیماندار ئەبێ ئاوا بێ. گەنجەکان ئەوانە هاوشێوەی ئێوە بوون، شەرم ناکەن، بۆ ناگەڕێنەوە بەلای خوا.
قسەی فیلمەکان مەکەن، فیلمەکان شتێکی ترە. ئەمانە کۆمەڵە گەنجێکی هەرزەکار بوون، بە تەمەن نەبوون، ئاگاداری ئەو خاڵە بوون. ڕوو دەکەم ئەو گەنجە خۆشەویستانەی کە دیسکۆن، کە جلی تەسک و تەنک لەبەر دەکەن، کە جلێک لەبەر دەکەن شەرمەزاریە. ڕوو دەکەم ئەو گەنجانەی کە نوێژ ناکەن، ڕوو دەکەم ئەو گەنجانەی غەیری جومعە نایەن بۆ مزگەوت یا هەر نایەن بۆ مزگەوت. ڕوو دەکەم ئەو گەنجانەی جلی تەسک و تەنک لەبەر دەکەن و پانتۆڵی دڕاو لە پێ دەکەن، ملوانکە لە مل دەکەن و گوارە لە گوێ دەکەن. ڕوو دەکەم ئەو ملوانکە لە ملانە دەڵێم گوێرە بەسەرهاتی ئەو گەنجانە بگرن کە لە تەمەنی ئێوەدا بوون، بەس تەنها تەمەنتان تەمەنی یەک بوو، لە تەمەنی ئێوەدا بوون، بەڵام لە هەموو شتێکا لە ئێوە جیاوازتر بوون. بەڵێ خوای گەورە دەفەرمێ ئینەهم فتیەتون ئامەنوا بڕەبیهم، ئەوان کۆمەڵە گەنج و لاوێک بوون، لاو بوون، ئەختیار نەبوون، بە تەمەن نەبوون، عمریان 40-50 ساڵ نەبوو. ئەوان کۆمەڵە گەنجێک بوون، ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ، ئیمانی ڕاستەقینەیان بەخوا هێنا، ئیمانێکی بەهێزیانە وەکو شاخ وەستا بوو. ئامەنوا بڕەبیهم، چونکە ئیمانداری ڕاستەقینە بوون، وەزیدناهم هودا، ئێمەش هیدایەتی ئەوانمان زیاد کرد. ئەوان عولەما نەبوون، ئەوان بەتەمەن نەبوون، بەڵام لەگەڵەوەدا ڕێگای هیدایەت و خواناسیان گرتە بەر، ڕێگای بەختەوەری دنیا و قیامەتیان گرتە بەر. ناوی ئەوان چوە مێژووەوە، بەڵام کێ هاوڕێکانی دەناسێ، کێ پاشاکان و دەسەڵاتدارەکانی ئەو کاتە دەناسێ؟ ئەو ناوانەشی کە هاتۆ چێ لێ وایە؟ خوای گەورە ناوی ئەوانی هێڵایەوە هێشتەوە بە زیندویی، بە سەربەرزی. جاکارێکی وا بکە لە دوای مردنت ناوت بە بەرزی بمێنێتەوە بە ئیزنی خوای گەورە. بۆیە بەردەوام ئەوان داوای یارمەتیان لە خوا دەکرد، خوای گەورەش وەزیدناهم هودا، هیدایەتی ئەوانی زیاد کرد. لە حەدیثێکی صحیح مسلم داهاتەوە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم، خوای گەورە میهرەبان دەفەرمێ ئەی بەندەکانم هەمووتان گومڕان، إلا من هديت، إلا أو كسنة بك من هدايتي إدم، إلا هموتان قمران، فاستهدوني أهديكم. إيه وداوي هدايتهم لكن منش هدايت أنا دم، داوي هدايت لخوابك. بوي أوانا براستي خواي قورا هل يعني بجاركم والله جنجيكي إيمان دار، خواي هدايتي أواني زياد كد، إيماني أواني زياد كد، الرئيس حرمتي أواني زياد كد، شنك لقل خوا دا راسي عندك كد. بوي والله بختوري لودا الشرعي خوا ديني خوا تطبيق بكي، جيب بكي، بختوري لودا نية تقليدي أوروبا وغرب بكي، أو بختوري نية جنجي خوشويست رقاي أوان هاو بشيرا وكو أوان إيمان دار با بوي لدنيا وقيامة سربرز بي. رودا كما جنجاني كبراسي رقاي خوان برداوة، أو جنجاني كلجلو بردا لجلو برقي مسلمان ناتي جلو برقا كانيان روشتو أخلاقي أن مسلمان ناتي بيتان دلن جولة بسراتي أو جنجانا بقرن هاولاني أشكوت كلتمني إيه ودابون تنها لتمني إيه ودابون بلام لروشتو لأخلاقو لدينداري ولإيمان ولتقوى ولهموش تيكا هاوشيوي إيه من نبون أوان وازي أنا دنيا هنا لبرخاتي رضا من دي إخوة بس بو إخوة ليان رازي بيه برديان أوان إخوة لخوت رازي كي يان نيكي هرد مريت ديندار بي بي دين بي هرد مريت لمردن بترسي ونترسي هرد مريت خوتي بو آمادة بكيت وخوتي بو آمادة نكي هرد مريت كواتر رقاي إخوة بقرا منش باسي مردمت بونكم هرد مريت باسي قيامتي شبونكم هر بيتكي كواتر خوتي بو آمادك أوانكم الله جنجيك بون چونك راس قوبون خواهي قولت دلي أواني ثابت كرت وربطنا على قلوبهم خواهي قولت دلي يعني دامزراو كرت ترس وخوفي تيانا هيلا نلا باشا ترسان نلا دصلاة دار نلا مردن وربطنا على قلوبهم خواهي دلي يعني ثابت وجيجير ودامزراو كرت بيباك بون بيترس بون چونك إيمان داري راس تقين بون بلي إذ قاموا فقالوا ربنا رب السماوات والأرض لن ندعو من دونه إلها لقد قلنا إذا شططا هل صانا نوقع مكي خوان دا دعوان كر بانقوازيان كر
نار دمان کوژن عیبە ئەمڕۆ هەنێ گەنجەی پێ عیبە شەرمەزاریە گیرفانی پارێتیانە پێ عیبە باس دینداری بکە ئەوان دەسەڵاتدار بوون دەوڵەمەند بوون کوڕی دەسەڵاتدار بوون پێیان عیب نەبوو دینداری بکەن و بانگەواز بۆ ڕێگای خوا بکەن فقالوا ربنا رب السماوات والأرض هەڵسان و بانگەوازی قەومەکەی خۆیان کرد پەروەردگاری ئێمە پەروەردگاری ئاسمانەکان و زەویە بە تاک و تەنها دەیپەرستین بانگەوازیان بۆ تەوحید و یەکخواپەرستی کرد ئەوە خوا دڵیانی ثابت کرد ترسی لای ئەوان نەهێشت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگەر لە ئەبوو جەهل و هەڕەشەی ئەو بترسای نەیتوانێت ئەوە بانگەواز بکە بانگەواز بکە بە ئیزنی خوا ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای لێبێ ئەو هەموو ناخۆشی ناڕەحەتی توش بوو گوێی پێ نەدا یەکێ لە سەحابەکان ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بە خۆی دەوت ئەی فڵان کەس ئەگەر نەشکوژرەی خۆ هەر دەمری تۆش بارە پێناو خوادا بمری بۆ خوا بژی ئەوان بانگەوازیان کرد بۆ ئەوەی وتیان ئەی قەومەکەمان پەروەردگاری ئێمە پەروەردگاری ئاسمانەکان و زەویە لەن نەدعوە من دونه ئیلاها ئێمە لەگەڵ خوادا لە هیچ کەسێک ناپاڕێینەوە نە دار نە بەرد نە قەبر نە پیاو چاک نە پیاو خراپ هیچ کەسێک تەنها خوا دەپەرستی لقد قلنا إذا شططا ئەگەر ئێمە شەریک بۆ خوا بڕیار بدەین لە غەیری خوا بپاڕێینەوە ئەوە ئێمە قسەیەکی ناحەق و نابەجێ و نادروستمان کردو بۆیە بانگەوازی خوایان کرد خوا دڵیانی ثابت کرد هەرچەندە ئیمانەکەت بەهێز بوو هەرچەندە تەقوات زۆر بوو هیچ کاتێک ئەوەت لەبیر نەچێ بڵێ وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حدیث صحیح هاتووە لە صحیح سنەنی ترمذی ئیمامی ئەنەسی کوڕی مالیک ڕەزای خوای لێ بێ دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر دەیفەرموو زۆربەی دوعاکانی ئەمە بوو یا مقلب القلوب ثبت قلبي على دينك أي أو خواهيك الله كان هل دقيرين توا هل دقيرين توا لباش بو خراب لخراب بو باش لإيمان بو كفر لكفر بو إيمان واتبدس خواهي وشتانا الله كان هل دقيرين توا أي أو خواهيك الله كان أم ديو بيدكي ظلم ثابت وجيجير بك لسر دينكت أو دعاء بيغمري خواهي صلى الله عليه وسلم أبي أمرتو شون دعاء نتين برد عمر خواهي آخر بخير بكيري خوا دڵیانی دامەزراو کرد خاوەنی ئەصحاب الكهف هاوڵانی ئەشکەوت ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ بانگەوازیان کرد بۆ ناسینی خوایەکی تاک و تەنها تۆش بانگەواز کە بۆ ڕێگای خوا بە تاک و تەنها بپەرستی ئەوە گەورەترین بانگەوازە وەڵڵا ژیانی ئەوان پڕ لە دەست و عیبرەت و ئامۆژگاری بۆ خوا بژی خوا سەربەرزت دەکات بۆ خوا بژی ناوت بە سەربەرزی دەمێنێتەوە يا ربي خوای لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه ڕوو دەکەمە گەنجە خۆشەویستەکان ئەوانەی کە ناملتەزیمن بە دینەوە جلی دڕاو جلی تەسک و تەنک و لەبەر دەکەن و ملوانکە لە مل دەکەن تەقلیدی کافرەکان و بێباوەڕەکان دەکەن چی پیاو بێ یا چی ئافرەت بێ ڕوویان تێ دەکەم بەسەرهاتی ئەو گەنجانە بخوێننەوە هاوڵانی ئەشکەوت ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ کە لە تەمەنی ئێوەدا بوون بەڵام زۆر لە ئێوە جیاوازتر بوون تەنا تەمەنتان تەمەنی ئەوان بوو بەڵام ڕەفتار و ڕەوشت و ئەخلاق و ئیمان و تەقواتان لەگەڵ ئەوانە زۆر جیاواز کەواتە با بە خۆماندا بچینەوە ئەوان ئینکاری لە قەومەکەی خۆیان کرد کە شەریک بۆ خوا بڕیارەدەن هؤلاء قومنا ئەم قەومەی ئێمە ئەم خەڵکەی ئێمە اتخذوا من دونه آلهة لغيري خوا كومالا بتێکیان دانا و دەیپەرستن کۆمەڵە کەسێکیان دانا و دەیپەرستن لولا يأتون عليهم بسلطان بين باشە بۆ بەڵگەیەک ناهێنن لەسەر ئەم شەریک بۆ خوا بڕیاردانە چی بەڵگەیەکیان پێکا بت ئەپەرستن بتێ خۆ دروستی بکەی لە بازار بیکڕی شایستەی ئەوەی عیبادەتی بۆ بکرێ مرۆڤ بگاتە حەدێکی ئەوە عەقڵ لە دەست بدا دوو لە ڕیبەڕێزتان بچێ دار و بەردێ پەرستێ مردوویەک بپەرستێ داوای یارمەتی لە مردوویەک کە خوایەکی زیندوو هەیە هەموو ڕۆژە لەگەڵ نوێژەکان ئەڵێ الله لا إله إلا هو الحي القيوم ئەو خوایە کە ئەڵڵایە
زیندووە حەیە نامرێت خوایەکی زیندوو هەیە بۆ لە مردوو ئەپاڕێتەوە القەیوم هەموو کاروباری ئەمش گیان ئەو بەڕێوە دەیبات فڵان پیاو چاک و فڵان پیاو خراپ بەڕێوە نابات ئەو خوایە کە دەسەڵاتی بەسەر هەموو شتێکا هەیە بۆ ئەو خوایە ناپەرستی چی بەڵگەتان پێیە کە ئێوە عیبادەت بۆ داروبەرد و قەبر دەکەن عبادة شيء تذكر الدعاء عبادة في غمر إخوة صلى الله عليه وسلم الدعاء هو العبادة كتول قبر باراتو عبادة وقبر كتول كواتا قداري خطبة بلان تماشا دكي اوان انكاري قومك إخوان دكن كبتا برستن اوان تاريخي اشكوتيان في خوشتر بو تسكي وتنجي اشكوتيان في خوشتر بو بيان خوش بو لأشكوتي كي تاريكا بن لأشكوتێکی بێ خزمەتگوزاریە بن لە ئەشکەوتێکی تەنگ و ناخۆش و ترسناکا بن ئەوەیان پێخۆشتر بوو لەوەی کە سەجدە بۆ غەیری خوا بەرن ئەوەیان پێخۆشتر بوو بەڵام ئێمە زۆر بەمان گەنجەکانمان بە ژن و بە پیاوە بە کچ و بە کوڕەوە تەقلید و چاو لە تەقلیدی کێ دەکەین چاو لە کێ دەکەین لە بێباوەڕان ئەمانە ناکەین بە قدوەی خۆمان ژیانی ئەمانە شارەزا نین ژیانی کەسانێک شارەزاین کە خوا ناناسن ئەمانە بناسی باشە شوێنی ئەمانە بکەوی باشە یا بیتە جمهوری فڵان یاریزان و فڵان پاڵەوان کامیان باشترە بەداخەوە یعنی ئێمە ڕێگای خوامان هیدایەتمان نەگرتووە بە پێی پێویست خۆشەویستیمان بۆ کافرەکانەیە لە کاتی یاریکردنا کاتی تۆپێنە خەو ئیسراحەت لای گەنجەکان ماوە چه یاریەکە ئەبو بەکر و عومەر و عوسمان و عەلی یاریەکە مەسای خوایان لێبێ یا کۆمەڵە کەسێکی بێدین حتا نیوە شەو ناخەون و هەڵەپەڕن و بەرزە بنەوە شەرم ناکەن لە خۆتان هاوشێوەی ئەمانەن ئێوە هاوشێوەی ئەمانەن بەڵام خۆشەویستان بۆ کەسانێک هەیە کە باوەڕیان بە خواکەی تۆ بە پێغەمبەرەکەی تۆ نییە صلی الله علیه وسلم باوەڕیان بە قورئانەکەی تۆ نییە تۆ جمهوریەوانی هەڵەدەزیتەوە کاتێک گۆڵەکەن دڵنیا بە ڕۆژێک دێت محاسبە دەکری سوێن بەخوای گەورە جمهوری فلان یاریزانم ئەی بۆ جمهوری سەحابە و تابعینیت بۆ نایەوان نازانی کاتێککە بەرنامەیەکم بینی زۆربەتان بینی تانە کە لە هەولێر دەکرێ ئەو پیاوە بەڕێزە خوا پاداشتی خێری داتەوە کاتێک ئەگەڕێ پرسیاری هەشتێ لە خەڵکەکە کەس نایزانێ خەڵ نازانێ نوێژ جەنازە چییە خەڵ نازانێ ئەو بەکری سدیق ناوی چییە خەڵ نازانێ فلان 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 وڵا نازانم پیاوی بە تەمەن شوارە بیاودا ناو نازانێ لە دینەکەی خۆی شارەزان نییە هیچ نازانێ ئەوە شەرمەزاری نییە گەنجەکانمان وەڵای نازانم داوا لێبوور نەکەم ئیسلام چەند ڕوکنیە نازانم بەس پێتەڵێ ڕۆناڵدۆ میسی ئەوە تەمەنیانە ئەوەندە ساڵ یاریان کردو ئەوەندە گۆڵیان کردو ئەوەندە کاسیان بردوێتەوە شەرم ناکەن واسیان لە خواناسان هێنا و ئاڵاتان بێ کەسێکی خوانە ناسە لەوانەیە کەسانێک بەسەر و یاریزانە قسەم پێ بکەن ئیمانی ئینسانی بگاتە حەدی پیاوە لەسەر کەسێکی بێدین قسەم و موسڵمانێ بکە دینداری کە خوا پەرستە هەزاری وەک ئەوان حەدی چیەگاتە یەک مویەتی سەحابە و تابعین و پیاوچاکانە ئەوانە دژمنی ئێمەن ئەوانە خۆشەویستی ئێمەنی چونکە باوەڕیان بۆ دینەی ئێمە نییە باوەڕیان بۆ قورئانێک کە لەی ڕۆفایدانراوە چی ئەتوانە بڵێوان نییە ئەوانەی کە ئێوە دیفاعی دەکەن و خۆتانیان بۆ هەڵەبەزێننەوە ئەمانە گەنج بوون وەڵام وەک ئێمە نەبوون گەنجە خۆشەویستەکان گوێ لە بەسەرهاتی و گەنجانە بگرن أصحاب الكهف هاوڵانی ئەشکەوت کە لە تەمەنی ئێوە دابوون بەس لە تەمەنی ئێوە دابوون بەڵام زۆر جیاواز بوون لە ئێوە زۆر جیاواز بوون لە ئێمە کەواتە سەیرەکەی تەماشا دەکەی کەسانێک وەک ئێمە بالعکسی ئەوان دەکەین تەماشاک وإذ اعتزلتموهم وما يعبدون إلا الله دەی مادەم ئەوان هەر بتەپەرستن خوا ناپەرستن غەیری خوا دەپەرستن لێیان دوور ئەکەوینەوە لەناو ئەوان دەرئەچین فأووا إلى الكهف بڕوان بۆ ئەشکەوت ينشر لكم ربكم من رحمته دڵنیا بن خوا ڕەحمەتی خۆی دەڕژێنێ بەسەرتانە ويهيئ لكم من أمركم مرفقا کام شتەی چاک بێ خوا بۆتان ئاسان دەکات ڕۆشتن وازیان لە قەومەکەیان هێنا کاتێک کە قەومەکەیان سوودیان تیانەما خێریان تیانەما کەس بە قسەیانی نەکرد هەڕەشەی کوشتنیان لیان کرد ئەو کاتە ڕۆشتن قەومەکەی خۆیان کە کافر و بێدین بوون گیان هێڵا
هاتن بۆ ناو ئەشکەوتێ. بەڵام گەنجی ئێمڕۆ لە شوێنی ئیماندار و موسڵمانان و ئەڕوا بۆ ناو کافرەکان و بۆ ناو گاورەکان، ئەڕوا بۆ ناو بێدینەکان و بۆ ئەوروپا. بیلعکسی ئەوان هیجرەت و کۆچیان کرد لە شوێنی کوفر و خراپە بۆ شوێنێ باشتر، بەڵام ئێمە بە پێچەوانەوە واتە ئێمە لە ئەشکەوتەکەەوە دێن بۆ ناو کافرەکان. بیلعکسی ئەوان لە شارە ڕۆشتن بۆ ئەشکەوت، ئێمە لە ئەشکەوتەوە دێن بۆ ناو شار، واتە لای ئیماندار جێتە هێڵین ئەڕۆین بۆ لای کەسانێکی بێدین. ئەوە جیاوازی نێوان ئێمە و خوا ناسانە. ئەوە جیاوازی نێوان کەسێکە بۆ خوا بژی، کەسێکیش بۆ خوا نەژی. وەڵڵای برا منیش حەزمە کرد ڕۆشتن بۆ ئەوروپا سونەت بووە، بەخوا دەمێکە ڕۆشت بوو، سەوتارم بۆ ئێوە نەدا. وا نەزانم کە ئێمە ئەو شتانە دەڕین کاکە لێ منش دینداریەکەم نەقم مەسەلەوە نی، ئیشەکەت ناشەرعیە، ئیشەکەت خوا پێی خۆش نییە لەناو موسڵمانە بژی. ڕامەکە لە شوێنێ موسڵمانی تایە 195 زیاتر بۆ شوێنێ 105 تیانە. ئەمانە گەنج بوون، ئیماندار بوون، وازن لە کۆمەڵگایەکی کوفر و بێباوەڕی هێناتن بۆ شوێنێکی باشتر، بۆی بتوان دیندارێکی خۆیان بکەن. بۆیە سبحان الله کاتێککە بۆ خوا ژیان ڕاستگۆ بوون لەگەڵ خوادا، خوای گەورە گۆڕانکاری بەسەر تەمەنی ئەوانە هێنا. لە کەونا لە بوونەوەدا شتێک ڕوویدا لەو کاتەدا هاوشێوەی نەبووە، بەهۆی دوعاکانیان، بەهۆی ڕاستگۆییان، بەهۆی بانگەوازە مبارەکەکەیان خوای گەورە تەمەنی ئەوانی گۆڕی. 300 ساڵ زیاتر بەس خەوتن، خۆوان زۆر کۆن نەبوون، لەو کاتە خەڵە با 100 ساڵ بژیایە. ئەها تەماشاکەی ئینسان بۆ خوا بژی، خوای گەورە هەموو شتەکانی بۆ دەگۆڕێ بە باشی. ناوێنی لە مێژوودا هێشتەوە بە نەمری بە چاکی. کەواتە ئێمە ئیماندار دەبێ ئاوا بین لە شوێنێکە دینداریەکەمان ضعیف بێ، ڕائەکەین بۆ شوێنێکە دینداریەکەمان بەهێز بێ، نەک بە پێشەوانەی ئەمانەوە بکەین، چونکە زەرەر دەکەین. ئاخر شتەوانی باسی کەین گەنجە خۆشەویستەکان گوێ لە بەسەراتی و گەنجانە بگرن، هاوشێوە ئێوە بوون لە تەمەندا، هاوڵانی ئەشکەوت. دین و ئیمان لای ئەوان لە هەموو شتێک گرنگتر و بەڕێزتر بوو، دینەکەیان ئیمانەکەیان لە هەموو شتێک گەورەتر و بەڕێزتر بوو. بەیە کاتێک کە گەنجێکیان نارد برسیان بوو، کاتێک لە خەوەڵسان وایان زانی چەند سەعاتێ خەوتونە، نەیانزانی مە 300 ساڵ زیاتر لە خەوتونە. گەنجێکیان نار بڕۆ خواردنمان بۆ بێنە، بەڵام وتی وەلیەتەلەطەف ولا يشعرن بكم أحدا. زۆر لەسەر خۆ بڕۆ، خۆ تێک نەدێ، سەری ئەم لاولا نەکەی، باش شکتێ نەکەن، نازان وەزعەکە گۆڕاوە، نازان ئەوانەی کە ئەمە لێترسن بیانگرن ئێست و پروسکیشان ڕزیوە، پاشا نەما، دەسەڵاتدار نەما، بێدین نەما، هەمووی مرد. بۆیان ئاگاداری خۆتان، هیچ کەسێک بە هەستان پێ نەکات، خۆتان تێک نەدەن، چونکە وا نەکەن جێگەی گومان بن. إنهم إن يظهروا عليكم يرجموكم، چونکە ئەگەر بتانگرن ڕەجمتانەکەن، ئەتان کوژن وریابن، خۆتان مەخەنە تالوکە و ناڕەحەتیەوە. ئەم خاڵی دۆن زۆر گرنگە. ئەو يعيدوكم في ملتهم، یاخود ئەتانگرن و تەعزیبتان ئەدەن، ئازارتان ئەدەن حتا ئەچنە سەر دینەکەی ئەوان، واز لە دینەکەی خۆتان دێنن. ولن تفلحوا إذا أبدا، ئەگەر واستان لە دینی خوا هێنا قەت ڕزگارتان نابێ. ڕزگاربوون لەوەدا دینداری بکەی، خەمی دینەکەیانن لە دەستی نەدەن. بۆیە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم سێ کەسەیە شیرینی ئیمانی چەشتووە. یەکێک لەوانە ئەو کەسەیە چۆن پێی ناخۆشە، چۆن پێی ناخۆشە فڕیدە ناو ئاگرەوە، ئاو هەش پێی ناخۆشە بگەڕێتەوە بەسەر بێباوەڕ. بێباوەڕ بێ، ئیماندار خەمی دینەکەیتی، ئەو دینەم خوا بیپارێزێ، ئەوە زۆر گرنگە، بیپارێزە، چونکە لە دەستتدا ڕزگارت نابێ. وەلەن تفلیحوا ئیذەن ئەبەدا، ئەگەر بگەڕێنەوە سەر دینەکەی ئەوان، واز لە دینەکەی هیدایەت و ئیمانەکەی خۆتان بهێنن، قەت ڕزگارتان نابێ، نە لە دنیا و لە قیامەتیش. گەنجێکم دەزانی سبحان الله، ئیستا چەندها گەنجەی لە ئەوروپا باس ئەکرێ وازی لە دینەکەی خۆی کە ئیسلامە هێناوە، چۆتە سەر دینێکی تر تەنها لەبەر ئیقامەکەی، لەبەر پارە و پولێک وازی لە دینەکەی خۆی هێناوە. وەڵای گەنجێکم دەزانی دەمناسی تەقریبەن لە ڕێی برادەرێکەوە، ئەم گەنجە دینەکەی خۆی لە کوردستانی خۆمان گۆڕی، ڕێک بە تارە نادیان بۆ دەرەوە،
چوار ڕۆژیە ڕۆژی چوارەم ئەو ڕۆژەی کە دینەکەی گۆڕا چوارەم ڕۆژی جەنازە بوو مرد بە بێباوەڕی مرد ڕۆژ دینی خۆی گۆڕی لە پێناو ئیقامەیەک و مانەوەیەک لە وڵاتێکی بێباوەڕە بەڵام دنیاشی چوو قیامەتیشی چوو والله چوار ڕۆژیا بە کافری مرد وازی لە دیناری خواپەرستیێنە کەواتە ئاگاداری خۆت بە لە کۆتاییدا بەڵێم دینەکەمان زۆر گرنگە ئەمانە زۆر گرنگیان بە دینی خوادا بە بانگەواز بۆ ڕێگای خوادا با چاویان دێ بکەین بیان بکەین بە قدوە و مامۆسا و پێشەوا و پێشەنگی خۆمان لە دنیا و قیامەت بإذن خوا سەربەرز دەبین. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خويا الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني داوي دعاء خير لكن يا ربي خويا هدايتي جنج كان من بدي خويا جان هدايتي عن بدي بير كان من آخر خير كي يا ربي خويا لقنا هدايك وباوك مردو كان من خوش بي خويا جان شفاء نخوش كان من بدي بتايبتي أواني لنا خوشينا راحتيان يا ربي خويا أواني لنا خوش خانة كان شفاء بدي أواني لما لو كوتونا خويا شفاء بدي خويا جان آخر من بخير بجري نرجو رجوع عبادته خواب رسيما لقبول كي آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.